راپۆرتێک سەبارەت بە ژیان و گوزەرانی کرێکارانی مەیدانەکانی تەڕەبار لە نووسین و ئامادەکردنی ئاکۆ میم. کرێکارانی مەیدانەکانی تەڕەبار هەموو ئاستەکانی تەمەن لە خۆ دەگرێت و هەر لە مناڵان و تازەلەوانی کەم تەمەنەوە بگرە هەتا بە ساڵاتچوانی تەمەن 70 ساڵ لەو ناوەندەدا سەرقاڵی کارکردنن. سەعاتکاری ئەو کرێکارانە هەر لە 1:02 شەوەوە دەست پێ دەکات و تا کاتژمێر 2:20 بەردەوام دەبێت. هەڵبەت ئەم سەعاتکارە لە دوای پەتای کۆڕۆناوە دیاری کراوە، ئەگینا پێشتر لە سەعات 1:02 شەوەوە تا 4:05 بەردەوام دەبوو. کاری کرێکارانی مەیدانەکانی تەڕەبار بریتیە لە داگرتن و سەر لە نوێ بارکردنەوەی ئەو میوە و سەوزەڵاتەی کە لە شارە جۆراوجۆرەکانی ئێرانەوە دێتە ئەو ناوەندانە و دواتر ناردنیان بۆ دووکان و بازاڕەکانی میوەفرۆشی. کرێی داگرتن لەلایەن خاوەن دووکان و غورفەکانەوە دەدرێت بەو کرێکارانە و کرێی بارکردنەوەشی لەلایەن خەڵک و بەواتایەکی تر کڕیارانەوە دەدرێت. ئەو کرێکارانە هاوکات لەگەڵ ئەوەی کە بەردەوام بە شێوەیەکی تاقەت فڕۆکیان کار دەکەن و لە بەرامبەردا داهاتێکی مەمرە و مەژی بەدەستێنن، ئەرکی پاراستن و ئەمانەتداری ئەو کەلوپەل و میوەجاتەشیان دەکەوێتە سەرشان بۆ ئەوەی بەهۆی قەرەباڵغی بازاڕەکانەوە لە دزی و شتی لەو چەشنە بیان پارێزن، ئەگینا لە کرێ و هەقدەستەکانیان کەم دەبێتەوە. ئەو کرێکارانە لە شوێنی کارەکەیان هیچ جێگایەکیان بۆ پشودان و حەسانەوە نییە و تەنانەت کاتی ژەمەکانیشیان هەروە بەسەر پێ و یان لە سوچێکی دووکان و غورفەکاندا پەتوویەکی کۆنڕادەخەن و لەسەریدا دەنیشن. ئەگەرچی لە هەر دووکان و غورفەیەکدا شوێنێکی بەرتەسک و بچووکیان وەک جێگەی خەوتن بۆ ئەو شۆفیرانەی کە لە شارە دوورەکانەوە باردەهێنن دیاری کردووە، بەڵام زۆر پیس و نەگونجا و ناتەندروستە و هیچ ڕێوشوێنێکی بێداشتیان تێدا ڕەچاو نەکراوە. جگە لەمانە شوێنی کاری ئەو کرێکارانە سەراواڵەیە و لە وەرزەکانی زستان و هاویندا بەدەست سەرما و گەرمای لە ڕاددەبەدەر ئازار دەشێژن. خاوەنکارەکان لیباسی گونجا و کەوشی کاریان بۆ دابین ناکەن و کرێکارەکان ناچارن بۆ خۆیان لەو هەقدەستەکەمەی کە بەدەستی دێنن لیباس و کەوشی کار بۆ خۆیان دابین بکەن. ئەو کرێکارانە لە شوێنی کارەکانیان لە بوونی حەمام و سرویسی بێهداشتی و هۆکارەکانی پاک و خاوێنی بێبەشن و یان دەبێت لە سرویسێکی غەیرە بێداشتی گشتی کەڵک وەربگرن. ئەو ناوەندانە سەرڕای بەدەستهێنانی داهاتێکی زۆر و زەوەند، بەڵام نەک هەر هیچ جۆرە ئیمکاناتێکی فریاگوزاری و دکتور و ئامرازێکی پێشگیریان بۆ کاتی ڕووداوەکانی کار تێدا نیە، بەڵکو کرێکارەکانیش لە هەبوونی هەر جۆرە بیمەیەک بێبەشن و خاوەنکارەکان نەک هەرخۆ لە بیمەکردنیان دەبوێرن، بەڵکو هەر کاتێک بیانەوێت بە تۆمەت و بیانووی جۆراوجۆر لەسەر کاردەریان دەکەن. تەنانەت ئەگەر کرێکارێک بەهۆی ڕووداوەکانی کارەوە بریندار بێت یان تووشی لە کارکەوتویی بێت، خاوەنکارەکان خۆیان لە ئاستەن دروستی و بژێوی کرێکاران بە بەرپرسیار نازانن. ئەوە لە کاتێکدایە کە ناوەندە پەیوەندیدارەکانی دەوڵەتیش هیچ چاودێریەکیان بەسەر ئەو شوێنانەدا نییە. ئەم بەشە لە کرێکاران 6 ڕۆژ لە هەفتەدا کار دەکەن و تەنیا ڕۆژانی هەینی پشویان هەیە. جگە لەوەش ئەگەرچی بەهۆی سەختی کار و بێخەوی و گواستنەوەی باری قورسەوە تووشی نەخۆشی و پشت ئێشە و زوو پیربوون دەبن، بەڵام هیچ یاسایەکی خانەنشینی نایانگرێتەوە و تا دواوزەی لەشیان دەبێت کار بکەن بە شێوەیەکی بێبەزەیانە لەلایەن خاوەنکارانی چاوچنۆکەوە دەچەوسێنەوە و شیرەی گیانیان دەمەژدرێت.